بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئەسمانی پێم لە بەرنمەیەکی تایبەتدا و لە ساڵیادی کارەساتی چیمەبارانی هەڵەبجە پێتان شادەبم. لەم بەرنمەیەدا بە سەرەتاکانی دروستکردن و بنیادنانی شاری هەڵەبجە و پێکاتە و ئاین و ئاینزاکانی ئەم شارە و چۆنێتی ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە سەرەتاکانی دروستبوونی هەڵەبجە و دواتر کارەساتە خوێناویەکانی ئەم شارەدا بە تایبەت کارەساتی چیمەبارانی هەڵەبجە ئاشناتانەکەم. فەرموون با پێکەوە بینەری بەرنامەی ئەم جارەمان بین. بەپێی سەرچاوە مێژوویەکان هەڵەبجە شارێکی ئەجگار کۆنە و دەگەڕێتەوە بۆ سەردەمی لۆلۆیەکان و پێدەچێت شاری خارخان کاداخان کە لە هەزارەی دووەمی پێش زاینیدا بووە هەڵەبجەی ئێستا بوو بێ. لە ساڵی 641 زاینی سوپای موسڵمانەکان هاتوونەتە ئەم ناوچەیە و ساسانیەکانیان دوورخستووەتەوە. ناوچەکە بووە بە بەشێک لە دەوڵەتی ئیسلامی. هەڵەبجە بە سێ فڕۆکەوە ئینجا توانیوێتی ئەم شارە داگیر بکات، ئەمەش لەبەر بەرگری خەڵکەکەی و دواتر شەڕی گەورەی ئەشکەوەڵ لە چیای شنوروێ ڕوویداوە. یان بۆ وڵاتی ئێران شاری هەڵەبجەیان وەک حەلەبی بچووک هاتووەتە پێشچاو. بەڵام مامۆستا حەکیمی مەلا ساڵح بۆ چوون و تێڕوانینی جیاوازی هەیە. مامۆستاجیان پێم خۆشە سەرەتا لەسەر ناوی هەڵەبجە. ناوی هەڵەبجە لە چیوە هاتووە؟ ئەوەنەی کە تۆ زانیاری هەبێ بۆم باس بکەیت. هەڵەبجە هەندێک بۆچوون هەیە، من هەموو بۆچینەکانم هێناوە لە مێژووی خۆما، بەڵام وەرم نەگرتوون، تەنیا شتی خەیاڵی و هەڵبەستە. بەزەوەندەیە لە مێژوویەکی درەخشانترە ئەلب یەکێک بۆ لە سەرکردەکانی تورک هاتووە ئەم ناوچەی داگیر کردووە. هەڵەبجە چونکە جێگەیەکی خۆشی ئاوداری پڕ لە باخ و ئەوە بووە، شارە زووری لە بەردەمایەوە هەروە ئاواوە چیا دەوریاوە، ئەوەی هەڵبژاردەوە بە جێگەی ژیانی خۆی ئەلبجایانی جێگای ئەلب. ئەوە بەڵگەنامەیەکی مێژوویە کە لەوەوە هاتووە. اینجا ئەلبجا لە ناو کوردیە زۆر جار یا گەلێ جار ئەلب لە پێشەوە ئەگۆڕێ بە هە، وەکو ئەلبەتە و هەڵبەتە. ئەمە ئەم گۆڕانی ئەلبەکە گۆڕاوە بە هەڵەبجە و ئەوەی بە پێی زمان گۆڕانی بەسەرا هاتووە. هەر ئەوە ماوەتەوە من ئەوە بە مێژوویەکی ڕاسترە زانم، چونکە ئەوانی کە زۆرتر لە خەیاڵەوە نزیکن تا لە واقع. مامۆستا بابێنە سەر سەرەتای دروستبوونی شاری هەڵەبجە. سەرەتای دروستبوونی هەڵەبجە لەلایەن چیەوە دروست کراوە؟ ئەوە سیانزە ماڵەیان پێوتێنەوەیان ماوە، شەجەری خۆشیان بڵاو کردوێتەوە. چایخانەکەیان لە ناو بازاڕایە کوڕی پیچۆ کەخا حەمەمین، ئەوە پشتا و پشتیان لە هەڵ نووسیوە. لە سیانزە کەس بوون، سیانزە پیاو بە ئیتر خێزانیشە، بەڵام پیاو لە ناو کوردەواریە زیاتر سەرەتا ئاپرەت و تا کوڕ و کاڵ و کچوانە. ئەم سیانزە ماڵەیە تا ئێستا ڕوون نەبووێتەوە کێشیان چی بووە، بەڵام سەری خۆیان هەڵگرتووە هاتوون بۆ شارە زوور. یعنی لە ئێرە نەبوون سەرەتا؟ نایتر لە شارە زووری پەری شارە زووریان گرتووە. هەڵەبجەیان دیوە ئەو وەختە چەم و ئاو و باخ و درەختی سروشتی و ئەوانەی زۆرە و هەوای لەبارە ئێرەیان کردووە بە مەڵبەندی نیشتەجێبوونیان. ئەمە سیانزە ماڵە وردە وردە دوای بڵێن چەند ساڵێک سیانزە ماڵە بن بە 14 و 15 و 16 تا 20. اینجا کۆمەڵێک جوولەکە لە ناو دەشتی شارە زوورە لە هەورامانە کاری دەستفرۆشیان کردووە، وەکو شانە و دەرزی و کل و کلتور و ئەوجی بابەتانە. دوایی کە بینیوانە هەڵەبجە ئاوەدانی تێکەوتووە، ئەوان ژاتون لە کەناری ئەوانەوە گەڕێکێکی بچکۆلەیان دروست کردووە. ئێستا شوێنەواری ماوە بە ناوی گەڕێکی جوولەکەکان. پاشان یەتە سەر بەگزاجاو. بەگزاجاو ئەو وەختە لە کۆچ و کۆچبارە بوون. محەممەد پاشای جاو باوکی محمود پاشا و وەسمان پاشا
ئەیکا بە دوو بەشەوە محموود پاشاکە بە سرۆکی جاپە کۆچەریەکان کە لە گەرمیانەوە تا ئەو پڕی کوێستانەکانی ساراڵ و بۆبەت و نزیکی سەقز و بەرەوسنە بە پێی لە وەرگە کۆچ و کۆچباریان کردو ئەمە سەرپەرشتیارەکەی محموود پاشا بووە. هیچ جاپە نیشتە جێبووەکانی لە دەشتی شارە زوورا بەسمان پاشای کوڕی کردووە بە سەرپەرشتیاری. ئەوە محموود پاشا پاشان هەلۆ سەردەما 1897 ڕۆژهەڵاتناسێکی وریا بە ناوی ستێڤن هێمسلی لۆنگریک هاتوۆتە ئەم ناوچەیە. ئەو ساڵی دیاری کردووە کە هەڵەبجە بووە بە قەزا 1970 هاودەنگ لەگەڵ ئەوەی لۆنگریکا شاعیرێکی خۆمان سلێمانبەگی کاتە فارسی باپیری گۆرانی شاعر بە شعرێک پیرۆزبایی لە محموود پاشاکە بە فارسی چومیرم بەرهەمە قایم مەقام است ندیمش طالع و بەخت و سەلام است. لە کۆتاییە ئەڵێ خودش محمود و طالع یار و محمود بحەمدی لاکی محمودش مەقام است. ئەو محمود مەقامە محموود پاشایە کە ئەو مەقامەی وەرگرتووە ئەڵێ ئەلحەمدولیلا کە ئەو پلەیەت وەرگرت شایانت بوو کە ئەوە بیت. اینجا ئەم شاعرە گەورەمان ئەو محمود و مەقامەی لە قامە محمودای قورئان وەرگرتووە کە ناوێتی هەڵی گێڕاوەتەوە. ئەو بە حسابی ئەبجەد کە وەختە ئەلباتایە هەر یەکە ژمارەیەکیان بۆ دانراوە لە یەکەوە تا چەند کە ئەیکەی بە وشە محموود پاشا دەرەچێت. ئەو ژمارانە بەڵێ ئەوە مێژوەکە ئەوە ئەو ساڵەیە بەراوردی شێکەی لەگەڵەوەی لۆنگریگا ئەم بە هیجری میلادیە هیجری قەمەریە ئەو بە میلادی نووسیوەتی کە بەراوردیەکەی دائیمەن لە هەموو مێژوەکانی تریشا وەکو شاعیرەکانی تری نالی مەولەی فڵانەوانە ساڵێک جیاوازی یا نیو ساڵ جیاوازی لە بینی هەردووکیانە هەیە. بەڵام ئەوەی لۆنگریک کە هەڵێ 1970 ئەویش 1970 یا 1970 بەڵام دیارە 1970کەی ئەو ڕاستە و ئەوەی ئەویش ئەبێ 1970کەی وەربگری. ئیتر بەو شێوە دامەزراوە و ئاوەدانی تری بە دو هاتووە وردە وردە بە تایبەتی بەگزاجاب کۆشک و سەرایەکی گەورەیان هەبووە بەداخەوە تا ئەم دوایانەش مابوو. ئەو کۆشکە گەورە شوێنی تایبەتی تیا بووە بۆ خەڵکی فەقیر و هەژار بێن لەوێ نان و ئاوێ بخۆن و خزمەتیش بە وڵاخەکانی ئەوان بە ڕانەمەڕەکانی ئەوان بە کاروباری ناودیوەخان و کاری جووت و ئەوانیان بێ بەجێ بەرحاڵ تیان نابێت تا ژمارەی 20 کەسێک ئەوانیش ماڵ دروستەکەن. ئیتر وردە وردە ماڵی پاشا ماڵی لێ بێتەوە 11 ماڵەش ماڵی کیان لێ بێتەوە و جوولەکەکان هەروەها ئەم سیانە گەورەترە بن تا دوایی وردە وردە کە بێ بە قەزا ئیترە وەختە دوکان و بازار لە شارە ئاکرێتەوە هەتا ماڵی پاشا لە پشتی مزگەوتی پاشای ئێستەوە من شوێنەوارەکەی وەکو بینان نا وەکو دیوارەکانی مابوو کە مزگەوتی پاشایان بۆ ئیش لەگەڵ کۆڵی ئەو شوێنە جێگەی ئەو قەیسەری زمانی ئەوەی تیا بوو. ئەم قەیسەری ئێستش نۆژەن کراوەتەوە ئەمەژی حامیبەگی جاب بووە. ئەوە نیشانەی ئەوەیە شارەکە جوڵەی بازرگانی و کاسپیتیا دروست بووە. ئیتر بێجگەلەوە دوکانی ئەتاری و سەوزە و میوە و جۆڵایی و کەوش ئەمەی کەوش و پیاڵا و پینە ئەکا پینەچی ئەوانە ژمارەیان زۆر بووە. لەگەڵەوەشا ساڵی 1920 قوتابخانە لە هەڵەبجە ئەکرێتەوە بەس پێشنیاری ئەحمەد مختار جاو کاتێک بڕیارەکەی بۆ دەرەچێت زەویان دەست ناکەوێت لەکوێ ئەو قوتابخانەیە بکەنەوە. ئەحمەد مختار ئەڵێت چەندێکی تێچێت لە زەوی خۆم لە خواری تۆزی هەڵەبجەوە بۆی دیاریەکەن. ئەو قوتابخانە من تا 61 چوومە قوتابخانە پۆلی یەکەم نیوەیم تا ئەوێت خوێن ناونرا بە قوتابخانەی پڕۆ
لەو ساڵەوە دروست کرابوو تا ئەو کاتە ئەوەنە کون و قژبنەکانیان بە پڕۆ گرتبوو کاتی خۆی ناونرا مەکتەبی پەڕۆ ئەوە زۆرە قوتابخانە لەو سەردەما دوای ئەوە ئەو نەما قوتابخانەی ئینتیسار کرایەوە ئیتر ئەوە ژەری ئەو سەردەما ئەوە ئاوەدانیەکی گەورە بۆ هەڵەبجە دوای ئەوە لە مزگەوتەکانی جامیعە کراوەتەوە مزگەوتی پاشا کراوەتەوە مزگەوتی تەکیەش هەبووە بەڵام تەکیە هی جوولەکەکان بووە ئەوان دەرس و دەور و عیبادەتی خۆیان تیا کردووە مزگەوتیش بووە ماوەسا کەنیسە بووە کەنیسە شوێنەوارەکەی ما بوو اینجا خاڵم مامۆستا مەلا عومەری ڕەحمەتی کە جوولەکەکان نێران وڵاتی خۆیان کرا بە مزگەوت من خۆم چەندین جار نوێژم تیا کردووە ئەوان ڕۆ قودوس محرابەکەیان دانابوو شتێکی ئاوا ئەستوریان نابوو بەڕێی محرابەکە وەکو تەختە بەنێک ئیتر محرابیان بۆ دروست کردبوو ڕۆ قیبلە ئەوانی وردە لە نفوسیان زیاکات ماڵی زیاتر دروستەکەن ئیتر بەوە وای لێ دێ وردە ئەبێ بە بازارێکی ئاوا پڕ لە مامەڵە خەڵکی لادێش لە شارە جوورەکان بە تایبەتی هەندێک لە نەوڕۆڵی کۆن هەندێک لە کۆکۆیی هەندێکی باش لە هەورامی یەنە ناو شار و لە ناو شارستانیە تایتر دەستیان کردووە بە کار و کاسبی خۆیانە بۆ شێوە فراوان بۆ گەورە بووە لە ڕووی پێکەوە ژیانی خەڵکەوە بۆ نمونە خەڵکی شار و خەڵکی لادێ یا خەڵکی لە ناو شارە تەعامل لەگەڵ یەکترا لە چه ئاستێکا بووە ئەوەنەی تۆ زانیاری و هەبێ پاشەکان زۆر نەرمونیان بوون لەگەڵ خەڵکە بەڕاستی پاشایەتی خۆیان بەجێ ناوە چونکە ئەنواعی بڵێن چەند هونەرمەندێکیەوە سەردەمەمان هەبووە وەکو دەمخۆش یا وەکو مینەیل و لگژەن ئەمانە زۆر لەدەسەڵات بوون هێناویانە لەبەر خاتی هونەرەکەیان ژوویان بۆ گرتوون و بۆ خۆیان دانیشتون نان و ئاویان خواردووە و بەڵام ئەگەر بەزمێکی شاهانە بێتە پێشەوە ئەو شمشاڵی لیاوە یا حەمە ساڵا لولگی لیاوە یا ئەو دەفی لیاوە دەرێش عەبدوڵای دەفژەن ئەوە مەراسیمەکانیان لێوێ بردووە بەڕێوە لە ژوورە گەورەکەی ماڵی پاشا ئەمە وەکو ئەوان وەکو خەڵکی کەش خەژار و داما و کەمدەست هەبووە ئەوانی چوون لەوێ دامەزراون چواریان چێشتی لێناو سییانیان حاجەتی شوردو و چواریان وڵاخی بەڕێ کردو وڵاخی گەورە و پێنجان وڵاخی بچووک و حیوان و ئەوانە و دەوردە ماڵەکانە بێ بە مەکۆیەک بۆ حەوانەوە و ژیان دروستکردن بۆ ئەو خەڵکی هەژار و کەم دەستە هەڵەبجە لە ڕابردوودا لانکەی پێکەوە ژیانی چەند ئاین و ئاینزایەکی جیاواز بووە موسڵمانەکان جوولەکەکان کاکەیەکان و دەیان خەڵکی تر لەم شارەدا بەبێ هیچ کێشە و گرفتێک پێکەوە ژیاون ئەو سەعادت جەناب وەکو توێژەرێک ئەمەوێت لەسەر ئەدیانەکانی هەڵەبجە لە ڕابردوو یا لە سەرەتای دروستبوونی شاری هەڵەبجەوە تاو کاتێک کە کۆمەڵێک ئاینزای جیاواز لەم شارەیە ئەژین پێکەوە لەسەر ئەوە قسەمەوە بکەیت خۆی یەکێک لەو شتانی کە کۆمەڵگەی کوردی ئیفتیخاری پێوەکە شانازی پێوەکە هەبوونی کۆمەڵێ ئاین و ئەدیانی جیاواز کۆمەڵە قەومیاتی جیاوازە لە کوردستانە ژیاون کاتی خۆی ئەمانە کێشەیەکی ئەوتۆ لە نێوانیانە نەبووە بەڵکو
مەسلەی تولەرانس و پێکەوەژیان لە کۆمەڵگەی کوردیا بە بەراورد بە گەلانی دەوروبەرمان تەنانەت گەلانی دەور و پشتیشمان لە کوردستانە تا ڕادەیەکی زۆر باشتر بوو. ئەمە خودی کوردناسەکان و ڕۆژهەڵات ناسەکانیش ئاماژەیان بۆ کردووە کە کورد مامەڵەی چۆن بووە لەگەڵ ئەم ئەدیانانە لەگەڵ ئەم قەومیاتە جیاوازانەیە. ئەمە هەروکو خۆی مایەوە هەتا سەدەی نوێزە لە ئەنجامی دەستێوەردانی کنسوڵ و باڵێزخانە و با بڵێن نوێنەرەکانی وڵاتانی ئەوروپا کە لە ناو دەوڵەتی عوسمانی و ئێرانیا بڵاو بووبوونەوە هەندێک مەشاکیلیان لە نێوان کورد وەکو پێکهاتەیەکی ئیتنیکی ڕەسەن لە کوردستان و ئەو کەمە ئاینیانەیە کە لە کوردستانە هەبوون دروست کرد بەداخەوە، بەڵام ئەوە مودەتێکی کاتی بوو زوو ئەو شتەش تەواو بوو. ئەوەی کە ئێمە باسیەکەین بریتیە لە هەڵەبجەیەکێکە لە شارە مێژوویەکانی باشووری کوردستان، دیارە زروف و زەمان و سەردەمانێکی ئێجگار زۆری لەم مەنتقەیە قوڵایی دانیشتوان هەیە بووە، خەڵک لێرە ژیاوە. بەڵام ئەگەر سەیری قۆناغە مێژوویەکانی هەڵەبجە بکەین بینین لە قۆناغی جیاوازە بە شێوەی جیاواز ناوی هاتووە. دیارەوەش پەیوەندی بەوە هەیە کە سەردەمەکان یا قۆناغە جیاوازەکان بە حکمی کۆمەڵی ڕوودا و یا مرۆیی بوو بێ یا سرۆشتی بوو بێ ئەم ناوچەیە خاڵی بووە لە دانیشتوان و دیسان لە سەردەمێکی کای خەڵکی کەی بوو هاتوێتەوە و ناوێکی کایان لەم ناوچەیە ناوە. ئەوەی تایبەت بێ بە مێژووی نوێی هەڵەبجە سەرچاوەکان باس لە سەرەتاکانی سەدەی هەژدەیەکەن جارێکە هەڵەبجە دروسە بێتەوە بنیاتە نرێتەوە. بنەماڵی سیانزە ماڵە لەگەڵ بنەماڵی شێخ عەبدوڵڵای خەرپانی کێنە ئێرە تا ئەبنە موەسیسی نوێی هەڵەبجە سەر لە نوێم هەڵەبجەی ئەمڕۆ بنیاتە نەوەنەوە بەڵام بە ناوی ئەڵەبجە. لەوە بەدووە وردە کە شار وردە گەشاکە بەش ئەم ناوچەیە بەشێکە بێ لە ناوچەکانیش دەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانی و دواتریش ئەمارەتی بابان لێرە قوڵایی ئیداری بەم ناوچەیە بەخشێ ئێرە سنتەرە بێ ئیداری تیاابێ جوولەکەکانیش بە حکمیەوەی کە زیاتر لە شارە ژیاون وەکو لە لادێ بەشێک لە جوولەکانی کوردستان بە هەر هۆکارێک بێ یەن لێرە ئەگیرسێنەوە نیشتە جێبن. بەڵام ئەوەی تایبەت بێ گەڕەکێکی تایبەت بۆ خۆیان دروستەکەن لە هەڵەبجەیە ئەوەی کە جوولەکانی هەڵەبجە جیاکاتەوە لە جوولەکانی ناوچەکانیکە ئەوەیە هەر لە گەڕەکی جوولەکانی هەڵەبجەیە ماڵی مسلمانیشی لێ ژیاوە. تایبەتمەندێکی جوولەکانی هەڵەبجەوە بوو کە ئەمان با بڵێن پەرزگای خۆیان هەبووە کە نیشتەی خۆیان هەبووە لێرە تقوسە دینەکانیان تیا بەڕێوە بردووە و هەر شتێک کە تایبەت بوو بێ بۆ خۆیان ڕێوڕسمە ئاینەکان بوو بێت قوسە ئاینەکان بوو بێ لەوەیە جێبەجێیان کردووە. خاڵێکی کە بەنیسبەت جوولەکانی هەڵەبجەوە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە بوو کە لەگەڵ پێکاتە سەرەکیەکانی شارە هەیەیان بۆ بە تایبەتی لەگەڵ پاشا و بەگزادەکانی جاف و ئەوانش ڕێز و حرمەتی زۆریان لێگرتون. تەنانەت ئەوەی کە مێجۆرسۆن ساڵی 1990 باسێکە ئەڵێ لەو 52 دوکانەی قەیسەری ماڵی پاشا کە لە هەڵەبجە دروستیان کردو زۆربیان بریتین لە جوولەکان. ئەخە جوولەکان لە مەسلەی ئابووریە لەلایەنی ئابووریەوە لە خەڵکە هەرە دەوڵەمەندەکانی کوردستان بوون کە ئێمە باسی کوردستان بکەین لە خەڵکە دەوڵەمەندەکانی هەڵەبجە بوون. تەنانەت بەرگدور و ئەوانەی کە جلی تایبەتیان بۆ ماڵی پاشا دروست کردووە لە جوولەکانی قەیسەریەکەی ئەوان بوون و علاقاتی اجتیماعیشیان بەهێز بووە لەگەڵیانە. تەنانەت پەیوەندی ژن و ژنخوازیشیانە بووە با بڵێن هەندێک لە بەگزادەکانی جاف یا چەندانێک لە بەگزادەکانی جاف لەوانە حامی بەگ و تاهیر بەگ ژنیان لە جوولەکان هێناوە. لە ئیداریەکانی شەوانی پۆستی ئیداریان وەرگرتووە لە هەڵەبجە هەندێکیان ژنیان لە جوولەکانی ئێرە هێناوە و جوولەکان ڕێوڕسمە ئاینەکانی خۆیانیان لێرە جێبەجێ کردووە. هیچ کەس ڕێگر و لەمپەری لە بەردەما دروست نەکردن. تەنانەت سەرچاوە مێژوویەکان ئاماژە بۆکەن کە خودی محەممەد پاشای جاف لەگەڵ کابرایەکی جوولەکەیە توجارەتی کردو بازرگانی کردو. وسمان پاشای جاف بەڵێ وسمان پاشای جاف لەگەڵ کەریمی عەلەکەیە لە سلێمانی بازاڕ و قەیسەری دروست کردو و پەیوەندی بازرگانیان هەبوو و شەراکەتیان هەبوو و جوولەکان بە سیفەتی ئەوەی کە ئەو کەسابەتانی کردویانە زیاتر لە شارە هەیە وەک لە لادێکان چونکە جوولەکان کەمتر خۆیانیاوە لە قەرەی کشت و کاڵ و ئاژەڵداری و ئەو شتانە چونکە ئەوانە کەسابەتێکن مشکیلە و گرفت هەیە لە ڕێگەیانە بەڵام ئەوان زیاتر و کەسابەتانیان هەڵبژاردووە کە با بڵێن پارە خێراتە داولەکە ئاڵوگۆڕی پێکرێ لە نێوانیانە. ئەویش بریتە لە مەسلەی سەرافی بازرگانی بریتە لە با بڵێن
دوکانداری خومخاری تەنانەت چەرچیشیان کردو چەرچیشە و کۆڵگێڕانە بوون کە بە گوندەکانی کوردستانە گەڕاون و خەنە و وسمە و عەتار و ئەو شتانەیان پێبوو ساغیان کردوتەوە و کڕین و فرۆشتیان پێکردەوەی کە بەهەشتی عەلا سوزادی ئەڵێ کابرایەکی جوولەکە کە چەرکاری چەرچی کردووە لە کابرای بەگزادە و لە کابرای دەرەبەگی کوردستان زیاتر و باشتر و خۆشتر ژیاوە. طبعاً جوولەکان لە هەڵەبجەیە گۆڕستانی تایبەت بەخۆشیانە بووە شێوازی ناشتنی مردووەکانیان و ڕێوڕێسمە ئاینەکانیان خۆیان با بڵێن ممارەسەیان کرد و هیچ کەس لەمپەر و ڕێگری بۆ دروست نەکردن تەنانەت لە هەندێک لە بۆنە ئاینەکانیان مسلمانەکانیش مشارەکەیان کردو تەنانەت لە خۆشی و شایەکان و لە سەیران و گەشت و گەڕانەکانە جوولەکانیش بە هەمان شێوە مشارەکەی خۆشی و سەیران و مناسباتی مسلمانەکانیان کردو ئەوەی ساڵی 33 کە شاکر فەتاح هاتۆتە هەڵەبجاڵە جوولەکانی هەڵەبجە لە هەموو جوولەکانی کوردستان سەربەسترن ڕەنگە ئەوەش پەیوەندی بەوە هەبوو بێ کە لێرە بەگزادەکان و پاشاکانی جاف ئیداری ئەم ناوچەیان کردوونیان هێشتۆ هیچ کەس زوڵم مستەمێکیان لێ بکات لەم ناوچەیە و جیا لە جوولەکان خەڵکانێکی کە لە قەومیاتی کە وە سەر بە ئاین و ئاینزای کە لێرە ژیاون بۆ نمونە هەر لە ماڵی پاشای جافە حەکیم خوایە جوولەکە بۆ پزیشکی تایبەتی ماڵی پاشا بووە ئەمینەمپەڵ و عەلیەمپەڵ ئەمانە دوو کابرای جوولەکە بوون و مەسیحی بوون و لە ئەڵمانیاوە بە هەر سەبەبێک لیان قەوماوە هاتوونەتە ئەستەمبوڵ و لە ئەستەمبوڵەوە بەم شارانەیە هاتوون هەتا هاتوونەتە ماڵی پاشا لێرە وەکو خزمەتکار لە ماڵی ئەمانە کاریان کردووە دکتۆر جۆرج یۆنانی بووە و لە هەڵەبجە بووە ئەرمەنی لێ بووە تاکوتەرای ئەرمەنی لێ بووە و خەڵکانێکی کەی لێ بووە کە سەر بە دینەکانی کەن تەنانەت هەر کوردیش نەبوون لێرە ژیاون بەڵام ڕێز و حرمەت و ئەوانەیان لێگیراوە و لەگەڵ مسلمانەکان پێکەوە ژیاون و مەسلەی تورەلانس و پێکەوە ژیانی ئاشتیانە لە هەڵەبجە یەکێکە لە تایبەتمەندیەکان ئەوە جێگەی شانازیشە لەوەرەوەی ئەم شارە هەر لەو ڕۆژەوەی کە بنیات نراوە بە گەورەی لەدایک بووە هەڵەبجە بەداخەوە ئەحداساتەکانی نوێی دووەمی سەدەی بیستەم سروشتی ژیانی خەڵکی تێکدا لەم ناوچەیە ئەگەرنا هەڵەبجە هەر بە گەورەی لەدایک بوو لەو سەرەتانەوە کە هەڵەبجە خۆی دروست بووە و مەسلەی خاڵێکی کە جیا لە مەسلەی جوولەکەکان با بڵێن کاکەیەکانیشمانەیە هەر لەم سنوورەیە کاکەیەکان لەو سێ گوندەی بەری ڕۆژهەڵاتی هەڵەبجە لە هاوار و هەوارەکۆن و دەرەتوێ ژیاون ئەمانە بە نیزبەیەکی کەم هاتبوونە هەڵەبجە لێرە ئەژیان بەڵام هاتنیان بەو زۆریە ئەکەوێتە دوای ساڵی 1970 کە مەسلەی ڕاگواستنی گوندە سنووریەکان و دروستکردنی پشتێنی ئەمنیەت لای حکوومەتی عێراق و ڕاگواستنی گوندە سنووریەکان بە قوڵایی سەرەتا 10 کیلۆمەتر دواتر 15 و دواتر بوو بە 25 لە هەندێک شوێنی سی ڕاگواستنی و گوندانە بوو بۆ ئۆردوگا زۆرە ملیەکان و بۆ ناو شارەکان کاکەیەکان زیاتر لە دوای ساڵی 1970 هاتنە هەڵەبجە با بڵێن لە گەڕێکی شارەوانی نیشتەجێ بوون کە ئەو کات پێوترا ئۆردوگای عەنەب لەوێ نیشتەجێ بوون و ئەوەی کە باس لە مەسلەی ئاین و پێکەوە ژیان بکەین لەگەڵ کاکەیەکانیشان ڕاستەکەی ئێمە وەکو خۆمان لە هەڵەبجە هیچ هەست بە جیاوازی ئاینی ناکەین ئەوە نەتێکەڵین لە ڕووی کلتور و دابوونەریت و ئەوان و ڕاستی ئەوان خصوصیات و تایبەتمەندێتی ئاینەکەیان کۆمەڵە شتی پێبەخشیون بەڵام ئێمەش بە سیفەتی مسلمان بوومان هەندێک خصوصیاتی تایبەتی خۆمان هەیە بەڵام لە ئاخیرا مەسلەی علاقاتی اجتیماعی پەیوەندی کۆمەڵایەتیەکان پێکەوە ژیانمان کارکردنی پێکەوە هاوبەشمان ئەمانە ئەسڵەن ڕێگەی ئەوەی نەداوە کە ئێمە هەست بکەین سەر بە ئاینێکی کەن ئەوان هەست بکەن سەر بە ئاینێکی کەن یعنی مەوسا ئەکرێ بڵێن خەڵکی هەڵەبجە سەقافەتی خەڵکی هەڵەبجە لە ئاستێکا بووە کە کۆمەڵی ئاینزای جیاوازی تیا بووە بەڵام بەبێ کێشە و بەبێ هیچ گرفتێک توانیوانە لە ڕابردووە ژیان بەسەر بەرن مەسەلەن ئەم پەڕی موسڵمانێتی بۆ ئەو پەڕی یەهودێتی یا کاکەی لە هەڵەبجە شتێک بە ناوی کێشەی ئاینەکانەوە لەم شاران نەبووە خۆی بەداخەوە ئەم کێشانە زیاتر لەم سەدەی ڕابردوو ئەم شتانە زەخکرانەوە ئەگینا پێشووتر ئەم شتانە نەبوو ئەدیان و با بڵێن مەزاهیب و ئەقوامی جیاواز لە وڵاتی ئێمەیان ژیاون و ئێمە هەموو کوردناس و ڕۆژهەڵاتناسەکانیش ئاماژەیان بۆ کردو مجتەمەعی کوردی یا کۆمەڵگەی کوردی یەکێکە لەو کۆمەڵگەیانەی کە مامەڵەیەکی تەندروستانە و ڕێکوپێکی کردووە لەگەڵ ئەو پێکاتە ئیتنی و نەتەوایەتی و پێکاتە ئاینیانی کە لە کوردستانە هەبوون
و کێشەیەکی ئەوتۆ لە نێوانیانە نەبووە ئەوە ئەوەی کە ڕوویاوە چەند حاڵەتێکی دەگمەنە لە مەسلەی کێشە و مەشاکل لە نێوان با بڵێن کوردی زۆرینە مسلمان و کەمینە ئاینەکانیکەوە پەیوەندی بە دەستێوەدانەکانی کونسوڵ و باڵوێز و گەڕیدە و سیخوڕەکانی وڵاتانی ئەوروپاەوە بوو پەیوەندی بە مەساڵح و بەرژەوەندی ئەوانەوە هەبوو بۆ تێکدانی شیرازی ئەم کۆمەڵگایانە کە بەشێک بوون لە ناوچەکانی ژێردەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانی و ئێرانی ئەوەی تایبەتیش بێ بە هەڵەبجە نەخێر ئێمە هیچ حاڵەتێکی وا ناخۆش و ئەوەمان نییە کە بڵین حاڵەتێکی خراپ یا نەخوازراو یا جیاوازی ئاینی یا مەزهەبی یا ئیتنیکی لێرە یا نەتەوایەتی لێرە ڕوویاوە نەخێر ئەسڵان مەسلەی پێکەوە ژیان و پێکەوە ژیانی ئاشتیانە لێرەیە و تەنانەت سەری کێشاوە بۆ مەسلەی اجتیماعیش بۆ مەسلە کۆمەڵایەتیەکان بۆ مەسلەی با بڵێن شەراکەت لە بازرگانی لە توجارەت لە کەسابەت یعنی قوڵایی بەخشیوە بە علاقاتەکە لەو ڕێگانەوە لەبەرەوە هەڵەبجە هەل لە سەرتاوە کە مسلمان زۆری نەبووە لێرە وەکو کورد وەکو نەحەی مسلمانەتێکە دینەکە لە پاڵ ئەوەیە دووەمین گەڕەکە لە هەڵەبجە دروستە بێ دووەمین پێکاتە لە هەڵەبجە بریتینە جوولەکان بە بڕێکی کەمتر بەڵام دووەمین نەتەوە بوون لێرە بوو دووەمین ئاین بوون لێرە لە کاتێکە هیچ جۆرە کێشە و مەشاکلێکیش نەبووە لێرە و زۆر ئاشتیانە و برایانە و لە ڕوانگە کۆمەڵایەتێکەوە پەیوەندێکی کۆمەڵایەتی تون و تۆڵیشانە بۆ لێرە پێکەوە ژیاوە. ئەوسا بە درێژایی مێژوو ئەگەر سێری خەڵکی هەڵەبجە بکەیت تاریخی شاری هەڵەبجە لە کاتی ئەو دەسەڵاتانەی کە لە عێراقەیە لە هەڵەبجە حکمیان کردووە خەڵکی هەڵەبجە زۆرترین کاردانەوەیان بەرامبەر دەسەڵاتە بوو بێ کاتێکە زوڵمی دەرحاق بە میلەت کردووە لە ڕووی فکریەوە تێڕوانینی جەنابتان لەسەر خەڵکی هەڵەبجە لە ڕابردووە چییە؟ بەڵێ سپاس بەوەچوونی من دووشت کاریگەری زۆری هەیە لەسەرەوەی خەڵکی هەڵەبجە بەو شێوەی بن کە جەناب دەڵێواتە خەڵکێکی زیاتر یاخی و هەمیشە ئۆپۆزیسیۆن بوون یەکێکیان هەڵکەوتەی ئەو موقع جۆغرافیەکەی هەڵەبجە وارە لە تلانی تۆپۆگرافی هەڵەبجە خۆتە زانی بەناو سەر بە عێراق یعنی چواردەوری هەڵەبجە هەمووی شوێنی هەمووی لە ڕووی با بڵین جۆغرافی و سنووری وڵاتێکی دیکەیە زۆر بە ئاسانی توانیوێتی ئەگەر هەر شتێکی بەدڵ نەبوو لێرە دەرچێت دووهەم منطقەیەکی شاخاوی و منطقەیەکی عاسیە بەنسبەت دەسەڵاتەوە واتە هەر کەسێ ئەگەر تووڕەبوو بێت هەر بە تووڕەبوونەکەی یەکسەر توانێتی خۆی دوور خاتەوە و حکومەتیش دەستی پێ نەگا ئەمە وای لێ کردووە لە مێژووە لە کاتی دروستبوونیەوە لە سەردەمی جافەکانە مەبەستم لە وەختێکە کەواکو وەکو مرکزێکی لێ هاتووە دوای بۆ بە قایم قامیەتوانە هەتا وەکو ئێستش هەمیشە تەبیعەتێکی یاخی بۆ دروست بووە واتە هەم لایەنی مێژووی هەم لایەنی جغرافیایی سروشتێکی تایبەتی بۆ خەڵکی هەڵەبجە دروست کردووە کەواکو قبوڵی زوڵم و ستەم و ئەوانەی نەکردووە تۆ سیر کە نەک ئێستا کە جەنابەت باسەکەی وەختی خۆی ئەحمەد موختار جاف هەر ئەوەندە لەگەڵ حکومەتە کێشەی بۆ دروست بووە نەیکراوە لەگەڵ حکومەتە یەکسەر خۆی بە تاق و تەنها مەجموعەی خەڵکی لەگەڵ خۆیان بردوێتە دەر و ڕۆیشتووەتە دەری هەڵەبجە و لەوێ بەرامبەری دەوڵەتی عێراق هەمووی وەساوە دوایی بە وردی مەسەلە هەر کاتی فکرێک هاتبێت تۆزێ بەرامبەری سیستەمێک وەساوە ئەبینی یەکسەر خەڵکی هەڵەبجە پێشی هەموو کەسێ پێشوازی لەو فکرە کردووە ساڵی 1946 کاتێکە 54 کاتێکە ئیخوان دروستە بێ یەکەم شوێنێک کاوەکو ئەبێتە مەرکەز بۆ ئیخوان لەگەڵ وا شوێنێکی بچووکە هەڵەبجە بووە لە پاشانە شۆڕشی ئەیلول کە دروستە بێ لە هەڵەبجەوە دەست پێکات هەڵەبجەکان تەمەکڵین هەڵەبجەم بەسمان هەڵەبجە و هەورامان و شارە زوورە ینی جیاوازێک ناخین دەمبینا هەڵەبجەکان بە خنجەر و بە چەقۆ و بە نازان و ئەمانە بەرامبەری دەبابەی ئەو کاتەی زەعیم سەدیق و حکومەتی ئەو کاتەوە ساون پاشانە کە شۆڕشی نوێژ وەکو ئەڵێ دروستە بێ یەکەم مەفرەزەی سەرەتایی دروست بووە هەر لە هەڵەبجەوە دروست بووە واتە بە کورتی
بەشی زۆری شۆڕشەکان بەشی زۆری ناڕەزایەتەکان بەشی زۆری قبول نەکردنی ناحەقەکان لە هەڵەبجەوە دەست پێەکە لە دوایشە هەر ئەمە وای لێکردە تاوەکو یعنی ئەمە بوو بە تەبیعەتێکی هەمیشەیی و ئاسایی هەڵەبجە بۆیە ئەگەر ئێمە سیرکەین لە کاتێکا کە عێراق بە ئیجباری خەڵکی برد بۆ عسکەری ئەتوانم بڵێم لە سەدان 90 گەنجی هەڵەبجەی نەئەچوون نەک هەڵەبجەی بەڵکو شارەکانی دیکەش کاتێک کە حەزیان نەکردن بۆ بچن بۆ عسکەری یەکسەر هاتن لە هەڵەبجە دانیشتن کە لە هەڵەبجە دانیشتن پێویستی بەوە نەکرد خۆی بشارێتەوە ئەوانە من لە بیرمە ینی ئەم مەنتیقەی ئێمە لە سەرەتای هێشتاکانە بە دەگمەن یاخود ئەگەر بڵێم عسکەرێکی تیا نەبوو لە کاتێکا کە زیاتر لە 10-15 موالید وایە بچوونایە بۆ عسکەری کەس ناچوو کە نەیژ ئەچوو ناچوو خۆی بشارێتەوە وەکو شارەکانی دیکە و ڕاکاتوانە بەعکسەوە چوو لە بازاڕە حتا پیاسە و کورە کاسپی و ئەم شتانەی خۆی ئەکرد تەنانەت هەڵەبجە ڕاستە لە سەردەمی بەعسە بە تایبەتی لە هەشتاکانە حکومەتێک هەبوو ئیدارەی ئەداوانە بەڵام بەناو حکومەت بوو ئەو حکومەتە تەنها بەیانیان هەتاوەکو ئەوە نزیکی عسر دەسەڵاتی هەبوو ئەگینا لە حکومێ کرد ئەگینا لە دوای ئەوە ئەو حکومەتە هیچ دەسەڵاتێکی ئەو تۆی نەبوو تەنانەت ئەو فترەیەش کە ئەو بەحساب دەسەڵاتی هەبوو پێشمەرگە لە ناو شارە هەبوون لە ماڵێکا لە گەڕێکێکە بەدایەتی و گەڕەکانی دەوروبەری هەڵەبجە دانیشتن لە شوێنێکە دانیشتن بە ئیسلاحەتی خۆیان هەتاوەکو دوای عسرتر دوای عسر جۆرە لە منعتەجەول دروستە بوو ئەوەی سەر بە حکومەت وایە ئیلا چەند شوێنێکی تایبەتی هەبوو ئەڕۆژ ناویە هەموو ئەمانە بەڵگەیە لەسەرەوەی ینی لە ڕووی با بڵین مێژووی و لە ڕووی جۆغرافی و لە ڕووی ینی کەسایەتی خەڵکی هەڵەبجەوە وای کردو کاوەکو هەڵەبجەکان جۆرێ لە یاخێتی جۆرێ لە ئۆپۆزیسیۆنی بۆ دروست بوو بێ یەک خاڵی زۆر گەورەش هەیە ئەویشەوەیە هەڵەبجەی خەڵکێکی دیندار بوون نەک لەم دوایە کە حرەکاتی ئیسلامی تا دروست بوو پێشتریش هەر خەڵکێکی موسڵمان بوون بە درێژایی مێژوو هەڵەبجە لانەی فەقێ و دەرس و دەور و ئەمانە بووە پەروەردەیەکی دینی کراون پەروەردە دینێک ئاگا لەوە بێت طریقەی نەقشبەندی لە هەڵەبجە هۆرامانەوە دروست بوو طریقەی نەقشبەندی بە ئەسڵ کە دروست بووە طریقەیەکی یاخی بووە یاخی لە دەسەڵات یاخی لە زوڵم یاخی لەو ناحەقیانەی کە ئەکرێت مەولانە خالید کە هاتەوە دوایی شێخ عوسمانی گەورە کاتێکە بوو بە خەلیفەی ئەو بڵین طریقەتی بڵاو کردووە بە ئەسڵ دروست بوو بۆ ئەوەی زوڵم و ستەم و ناحەقی نەهێڵێ لێرەوە دەستی پێ کردووە دواییش مەلاکان کاتێکە سەر بە هەمان ڕێچکە بوون و دەستیان کرد بە دراسەکردن و پەروەردەکردنی خەڵک لەسەرەوە ئەساسە کردیان واتە پەروەردە دینیەکەی کاریگەریەکی زۆری هەبووە پاشانیشا کە بزوتنەوەی ئیسلامی دروستە بێت لە پەنجاکان بەدواوە مەبەستم بزافە ئیسلامیەکانە جوڵەی ئیسلامی بەگشتی کە دروستە بێ لە هەڵەبجەوە ئەویش دووبارە ڕۆحێکی یاخیگەرێتی تیا بوو کاتێکیان و برایانی مسلمان ئەوانە بوون کە دژایەتی ستەم و زوڵم و ناحەقی و ئەو فکرە خراپانیان نەکرد کە واوەکو ئاهاتە وڵاتی ئێمە بۆیە دوایش دووبارە کە ئەفکارەکانی تر دروست بوو حتا فکری مارکسیەت کە لە وڵاتی ئێمە دروست بوو دوایی فکری قەومیەت کە دروست بوو هەمووی جۆرە لە ئۆپۆزیسیۆن بوونی بۆ دروست بووە یان شیوعەکان لە وڵاتی ئێمە دژی دەرەبەگ و دژی ئاغا و ئەوانە ئەوان سەرمەشقیان کردووە خاڵێکی زۆر گرنگیش هەیە ئەویش ئەوەیە بە درێژایی مێژوو ئەو ئاغا و دەرەبەگ و ئەوانش هەبوون بە جۆرێ لە جۆرەکان جیاواز بوون لە ئاغا و دەرەبەگی شوێنەکانی دیکە چونکە جۆرێ لە هەماهەنگیان و جۆرێ هینیان هەبووە لەگەڵ خەڵکی هەڵەبجە هەمیشە خەڵکی هەڵەبجە جۆرێ لە مەحرومیەتی هەبووە ئەمە وای کردووە خەڵکی هەڵەبجە جۆرێ لە مەحرومیەتی بێبەشی هەبووە لەگەڵ بەرامبەر بەدەسەڵات یعنی ئەوەی بۆ نمونە بۆ شارێکی تر کراوە بۆ شوێنێکی کە کراوە بۆ هەڵەبجە نەکراوە کە ئەمە نەکرا هەڵەبجەکان ئەوە نەیترە تووڕە ئەبوون ئەو نەیترە ناڕەحەتە بوون ئەو نەیترە بێزارە بوون بۆیە لە ئەخیرە دوار ڕاپەڕینی هەڵەبجە هەمومان ئەزانین لە هەشتا کە ڕوویدا هەڵەبجە و شارە زوور و هەورەمان بەجارێ ڕاپەڕین دەسەڵاتی بەعز قەت خۆی بە خاوەنی هەڵەبجە نەزانیوە هەمیشە وەکو نەیارێک سێری هەڵەبجەی کردووە من لە بیرمە ئەو کاتانەش کە خەڵکی هەڵەبجەی ئەچوون بۆ دەوائیر ئەچوون بۆ شوێنێک لە سلێمانی و لە بەغاولەوانە یەکسەر کە ئەو هەڵەبجەیم بە جۆرێ لە حەزەر و بە جۆرێ لە ئۆپۆزیسیۆن بوون سەیرێ کرد ئەوەی کاوەکو دژی دەسەڵات وایە لەو شوێنانە زۆر ڕێزی خەڵکی هەڵەبجەیە کرد چونکە ویوت ئەمە هاودەردین
بەتایبەتی ئەو کاتێککە مەسئولینی شیعە و مەسئولینی سونە دەسەڵاتیان هەبوو ئەوەشی کەواوەکو سەر بە دەسەڵات بوو خەڵکی هەڵەبجەی بە دوژمنێک و بە ناحەزێک سەیرە کرد بۆیە ئەکرێ بڵین کۆمەڵە فاکتەر هەبوو بۆ ئەو کیمیابارانی هەڵەبجە یەکێکیان هەڵەبجە خۆی بۆ خۆی دەسەڵات بۆ بیانوویەکە گەڕا بۆی چۆڵیکە باشترین بیانووی کەوتە دەست شارێک نەبوو سەر بە ئەو بێ بەو معنە کاملیە شارێک نەبوو خەڵکی ئەوی تیابێ بەو معنە حتا خەڵکە ئەمن و سەر بە حکوومەتەکەیشی خەڵکانێک بوون ینی جۆرێ لە هەماهەنگیان هەبوو لەگەڵ خەڵکی هەڵەبجە بەڕێی منەمە فاکتەرە سەرێکێکە بوو بەڵام خۆشمان هینماندا بەدەست بیانوماندا بەدەست ئەوەی ئەو ئەیویست ئێمە بە جۆرێک لە جۆرەکان هاوکار بووین ئێمە مەبەستمە ئەو شەڕی کە ڕوویدا هاتنی ئێران کاتێککە دروست بوو پێش هاوکاریکردنی بەشێکی زۆری پێشمەرگە لەگەڵ دەسەڵاتی ئێرانی هەموو ئەمانە بۆ بیانوویەک ئەو کردی بە دەستپێچ و کیمەبارانی هەڵەبجەی پێکرد. شانزەی 1970 دەسەڵاتی ئەو کاتەی عێراق بە دڕندانەترین شێواز شاری هەڵەبجەی بردومان کرد. لە دوای فراوانبوونی بەرەکانی شەڕی ئێران و عێراق لە ناوچەی هەڵەبجە و هەورامان و شارەزور لەو ڕۆژەدا دەسەڵاتی بەعسی بە دڕندانەترین شێواز خەڵکی شاری هەڵەبجەی کیمیاباران کرد. منداڵ و گەنج و بەتەمەن هیچ جیاوازیەکیان تێدا نەکرا و بە هەزاران ڕۆڵەی شاری هەڵەبجە شەهید کران و سەدان بریندار و هەزارانیش ئاوارەی سنوورەکانی نزیک بە کۆماری ئیسلامی ئێران و وڵاتی ئێران کران. خات و ئافتا و محەممەد وەک خۆی دەڵێت خاوەنی بنەماڵەیەکی شەهیدی زیاتر لە 40 کەسیە و دەڵێت ڕۆژێک پێش کارەساتەکە سەرگەرمی ئامادەکاری بۆ مەراسیمی گواستنەوەی کچەپورێکی دەبن. بەڵام لە ڕۆژی کیمیابارانی هەڵەبجەدا شایەکەیان لێ دەکرێتە شیوەن و لە نێو بنەماڵەکەیان شیوەنێکی کەمیوەنە ساز دەکرێت. ئەگەر باسی ڕۆژێ پێش کارەساتی کیمیابارانم بۆ بکەیەوە تانزانی هەڵەبجە کیمیابارانەکرێ یا ئەو هەموو خەڵکی لەم کۆڵانە و لەم ماڵا کۆبووبنەوە بوون بەتەما بوون چی بکەن بەتەمانە بوون بەرەو شاخەکانی پشتی هەڵەبجە بڕۆن یا بەرەو ئێران. وڵا یەکەم جار بەخێر بێن یاخوا ئەزیێتان کێشا و بسمیلای ڕەحمانی ڕەحیمە ناوی خوای گەورەوە کاکە گیان بەرەوەڵا خەیاڵمان بوو دەرچی بەس دێمە هەفتەیە پێش ئەوە حکومەتی بەعز دەورەی کرد بە کاک حەسەن و ئەلەساز لە هەریقا بوو قیناعیایە شتیدایە وتی دەورە ببینن ئاوا بکەن تاکید کیمیایی ئەڕژێت و ئاگاداری خۆتان بن هەڵساوین بەخوا پارچە وەسڵی دنیامان بڕیگە پەڕۆی بچوو کردمانە سەتڵ و نیامانە ئاو بردمان لای خۆمان ئێمە لە ژێرخانی خۆمان ئێمەش قەرەباڵ خۆ ژێرخانەکەمان خەڵکی زۆری تیا شکر هەمووی دەرچوو ئەوان بردماندامان ناو ئەمانیش لەم دیوار عینی شت هەموو شتێکیان ئابانە کردبوو بەس دایکوانی ژووتیان بەخوا هەردایە درەنگ دەرچین باشە خاڵۆژ نمنانیە کرد لەو دی بەخوا هاتی نۆبوونکەکانی هەر بەسەر ساج و پەرەمێزوشتەکە چۆن بە جێمابوو هەروە جێمابوو خاڵۆژم و سەرگوڵ و پورێم وان ئەمەش حاضر بووین بۆ دەرچوون بەعزێلکەی دایکم خست بۆ سەر ئالۆم و بەقاخۆ ئەگای لێ هاتینۆ بۆنی کردبوو ئەم من نەبوونی کردبوو لەگەڵ دەستا لەو هێلکانەوەکو تۆپە تەقیە دوو تەبەقی کردە ناو منجەڵێک کوتی با بکوڵێ و کێنە ناو تورەکە و با پێمان بێت
ئێمەش تر هەر ئەمان تاکید بوون کە کیمیای ڕژە بەس نەمانزانی یەکجار ئاوا بوو پێ خەسوات بوو بووکمان بەرێ و زەماوەند بکرێ و ئەمانە وڵای تردایە عسر سەعات شوار هەر ئەوە نەمانزانی بۆ نیە ها من لە حوشەکەی خۆمان لە ژێرخانەکە تۆزێت تێک چوم دوو لە ڕوتان وتیان بەخوا کیمیایە کورە کیمیایی نییە سیرە بەرەوەڵا کیمیاییە تۆزێ ناڕەحەت بووم بن ئەوان هەر کەس لە حاسی خۆی دەموچاوی خۆی شۆرد و دەموچاوی تەڕ کرد تەیارە هات سوڕێکی خوارد وەڵا ڕاستی و پاکی پێشمەرگە لەسەر بانی ماڵی حەمفەرەجی قێخا بوون قیناعینیانە کرد لاسرکیانە کرد لە کۆڵان ماڵەکان وەسان نشتم کە ئەکە بڕۆینە ماڵ بەخۆ ئەم لاسرکیە و ئەم تەیارە ئێمە بەش و تووشی دەردێکمانەکە حەسن هەر کە لە حاسی خۆی بابچێتەوە ماڵەوە هەمووی هاتنو ژێرخانەکەی ئێمە وەکو هاتنو ژێرخانەکەی خۆمان ئەوەنەی پێ نەچوو دایکم هاتە ئەو دیوتی ڕۆڵە خەریکی چینتم دایکە من ژەرۆکو ئێوە خەریکم شت حازرەکەم ئێمە لێرەوە ڕن ئێوەش لەو لاوە بڕن وتی باش تی وڵایسە پێشبەرگەی ها ڕۆڵە برینار بوو دایوە کۆڵانەکە ساقێکی لەگەڵا بوو ساقەکە وتی تۆزی ئاوی بەنێ وتی هاتم ئاوەکەم داوە دەسیوە بەس تا من چوومەوە لەژێر دەرگاکەوە دەمانچە تەقەی کرد لە تەیارەکە بەدەمانچە بەزیتر من زۆر لەوە ترسم شتم وڵی دایکە عقلا بوو تەقە بکاتی خۆ بەخوا کەش بکە دێ وڵی جێ بێڵن وریای خۆتان بن تی وڵی نیازمانە بەس تا درەنگنەکە ناتوانانی والله ئەم جارەکە هاتەوە ڕێکدای ئالەم سەقفە ئادەمێ بەقە سەرینێکی کوردی هەر ئەو سەری نەجا شۆڕ بوو بۆ نایلۆنەکەی سوتا بوو لکا بوو بەم سەقفە ئاوم ئاسنانە تەپەکەی ها من تم ڕاکەنە ژوورۆ بەخوا ئەو لاپاڵم بوو نەتەقیەوە من نەمزانی کیمیایە و لێرەیە وتم لاپاڵم بوو نەتەقیوە ڕاکەنە ژوور هەتا کاک حەسەنتم بان کردوتی سەیەم و کاک حەسەنها لەگەڵ بارامە کە ها سەیرەکە لێرا کەوتون تەنها بەهاری خوشکم یەک پەنجەی جوڵان بوو چەند نەفەری زۆر وڵا ماڵی خۆمان چل کەسین و ئەو ماڵانش کە دراوسەکان حاجە عەبدوڵاوەوان تقریبا ڕۆی 150 زیاتریژە چونکە ماڵی حاجە عەبدوڵا و ماڵی مامنووری و ماڵی سەی عەبدوڵا و ئەخدوو عەبدوڵانە و باوکیشت و باواش تۆسی عەبدوڵا بوو اینجا ماڵی حامیە کۆڵ و ماڵی مسەفای ڕەسوڵ و ماڵی کورە زۆر بوون وڵا برا بەخوا لە 150 زیاترە جام نەزانم وارەتی خوارڕۆڵە تر سەرتان نێشێنم هاتۆ دایوە سەر ئاوتی باو کە ڕۆبا دەرچین و کەوت کاک حەسەن هەرچی وتم با من بڕۆمە ئەو دیوتی ڕۆشتن ئەوان دەرچوون تۆ بڕۆ ئێوان دەرچوون وایەمەش دەرچی ینی بە توی نەوت کە نانەوەڵی تر کەوت و هەڵیان گر خستیانە سیاری حەسەنی حەمەیە و ڕەحمان نەیان ێڵا من بێم بەزە تاویژ هەتاویژ هات شتێکی بینی بوو هاتۆ قسەی نەکرد کچە گەورەکەمان ئەوژ بێتاقەت بوو ئەڵای تر کە خستیانە سیارە و بارامی حاجی مەحموود لێیا بە کۆڵ بردیان بۆ کۆڵانی ئەو دی و لەوێوە منیان برد چوینە عەبابەیلێ چوین لە عەبابەیلێ تر پێڵاوم نەبوو هیچمان پێنەوە مناڵەکان بەڕووتی بردم نەخواردن نە هیچمان بۆ نەکرا کە نەکرا ڕۆشتین لەوێ شەوە مامەوە بەیانی وتم بەو شێ عومەرەی عەبابەیلەی سێژماوە جیبێکی پێبوتم کا عومەر مردی خوا بە چەنێژی ئەدەمێ بام بڕۆمە لە ماڵە سەرجووت پێڵاو بێرم بۆ کچانەم و گوناح بوو هەموویان زائیفەون و من ئاوا چۆن دەرەچم و با بڕۆمەوە وتی با بزانم وڵات چوو بوو لای کاک حەسەن کاک حەسەن و توی نەیکەبی بەی بۆ خاتری خوا بەخوا یەک زەلابی دەرنەچووگە بیوەی ئەویش نایەت ئەتر هاتەوتی داوای لێبوردنەکەم بەخوا هەفتاویان بەنزینم پێنی تی بەنزینم پێنیە ترماین و ئەوشەوە لەوێ لە ژێر پردەکەی عەبابەیلیا هەر کەسەها هەستمە کرد شتێ هەیە بەس نەیانەوە دووە من وەڵا چوم لەوێ گەڕام سەرنێرگەکان دوور لە ڕوتان ژێرە پێڵاوی زۆرم دۆزی و پەڕۆم دڕان و بەستم ژێری قاتی کچەکانە و بەستم وتن و تم باوەمانەوە دەرەچین ئەڕۆین سێ شەو لێ ماین و بەخوا لە ڕێخوا لە ماڵان نانمە کرد و بەشی مناڵەکانمەدا کەسیشی تیانە و کەس ڕازی نەبوو تا هەر نیانێش بێمەوە من نیانێش بێنەوە تیانەوان دەرچوون چوونە هاتین سیارەیە بردینی لە ڕێشاو بەجێ یەڵای تر لە ڕێشاو بەجێ یەڵاین هەر کەسەها تو مەزانیوێتی هەریان بۆ لای من بێن ئەیگەڕێن و نایڵم حەمیدەی پورێشتم لێلاو دەی وەڵا ماینۆ ئەم جارە لانگلۆزەری هاوتی سەرکەون بۆ ئێران خستینیانە سیارەی ئەمە دەرچووی نسکاری سەر سوچی بەحرەکە و تیارە قەسفی کردین هەر بەردێکەوتە خوار باوەڕتان بێ بەقەو شۆفڵێگە بوو وەڵا هەڵسان پەلەپەل جادەیان چۆڵ کرد و بردینیانە ئەو دێت خوا پازدارەکەت کێشایوە سەری من ئەوتی ئەم جارێژ نەمردی میمی ئاخۆم بۆ کەی ئەمێنی تمەڵا چوزان شێ منم کردووە باوەشە لە عەزرە تا مشاردمە خۆمە ڕووینە ئەوبەر کە بردینیان ئەوبەر ئیتر نیان ێڵای مەلاکەین و نەوانزانی هەتا بردینیانە سەنغور تر لە سەنغور 4 ڕۆژ من مامۆ پرسیار و هەواڵ و تەلەفۆن و تومەز ئەوان گشتی زانی گێ بۆ منەگەڕێن و وەڵا بارامی کاک حەسەنا تم بارام بیکە لە ڕێی خوا چیە زانی پێم بڵێ وتی وەڵا ئەوە تۆ لێزانی ترس
هیچ کەستان دەرنەچوو گەوتم چۆن وتی هەمووی مرد تراتمەوە سوێنی خواردتیوانیە و چتی وا چۆنەوێ و کورە باڵێ و ماڵی کاکەم حەمە من وتم دەی هیچ دێ هەر کەسە ئیتر بێژم چی مامۆ تا شەو دیسان هێناینیان و بە کامێران هەر حکومەت خۆی خەسینیانە سیارێنیان و کامێران لە کامێرانیش من چی بکەم بووەڵا کاک حەسەن و چوو لای مەلا عەلی وەرەقەیەکی بۆ کردبوو بۆ من و بۆ حەمیدە و هێمن و کاک حەسەن سیارەمان گرت هاتین بۆ بێن بۆ پاوە لە کامێران بۆ پاوە ترا لەویا سوار بووین پیاوەتی وەڵا ماڵی حاجی محەممەد دەڵەمەڕی یەک زەلامیان دەر نەچوو هەمویان تیاچوو کیمیایی لێی داون ئیتر منیش لایەکەم کردو ئەوتی کورە ماڵی کاکەم حەمەمە تۆ داگی لە ماڵی کاکەم حەمەم ئەوان نشتم جا ئەو بێ ئەو بێ بۆ من هیچ کامێکیان فەرقی نییە بەس قەی نادە بابزە وتی دەمەڕۆنە ناو شار پیاوەکە مادەم دەڵەمەڕین منتان ناسم لە قوڕەقەڵا لادەن هەمووی پاوەش دەرچووە چکە قەسفی لەسرە نەڕۆنە ئەوێ کەس لەوێنی چوین وڵا لاماندا چوینە ماڵدا دەخونچە لە سیرک ماڵدا دەخونچە و حاجێمین لەوێن ترکە منیان بینی ڕاستی هەمووی تیدادە لەی لێم هات هەر هەمووی دەرچوو هاتە دەرەوە تیان معلوم لەی لێ زیینوبی بێتەوە ئەڵبە ئەوانیش هەمووی زیینوو بۆ تو هاتن کە منیان بینی وەکو بەردێ بەوە ناوچاویانە گەڕانەوە سارد بوونەوە ترکە داوەزیم تم دادەخونچەوە چی بوو تیوەڵا ڕۆڵە چی لێ بشارین و یەک زەلام دەر نەچوو گەوتیان لەی لێ هات کەوتمانە بزانین ئەوانیش دەرچ ئەڵبە دوو کەسی تری لێلا دەرچوو تر مامۆ وتم من تر دانانیشم لێرە چمە بۆ چمە بۆ شوێنی خۆم و دانانیشم و ئەڕۆ تر لە چام بگەمە مناڵەکان لە پاوەجیان لە مەریوە هین جێم هایناون لەو شوێنە کامێران نەیانێڵا تاوام کردە ناردیان خاڵ مامۆتە هات و سمایلی مامۆم و نەنێموان هاتە ناوگمیان بۆ پاڵ تر لە پاوە پرسیان وتیان وڵای ڕۆشتون و ناشتگنمان و بردگمان خستگمانە هینەکەی شەهیدان و چاڵێ بوو گەجێ لا پاڵم هەموویمان تێخست و ئەتە حاڵ لەمە حەکایەت تا ئێرە تا جەرجادەکە خەڵکەوت بوو لێرە کە خۆشم هاتمەوە دوایی لەم ژێرخانە هەموو قژی سەریان کەوت و پەنجەیان نینۆکیان کە ئاوایان نەکرد بوو بەخوا فەردە ئاردا لەویا بوو پشتی دەسی پێسەکەی پشتی دەستیان لیکیاوە ئاردەکەوتم بەهارە ها فاتمەگیانە ئەمە پشتی دەستی پێسی پشتی دەستی ئەوانە وەڵام منەمە هی فات بەهارێتم چونە ژێرخانەکەی تر ماجیدی خاڵۆم و کوڕی عەلی پوری ئامینێم خۆ حەقە حەمەوستار خاکە نازیان ئاور چوار خاکە نازیان شکانگە لەو ژێرخانە تا ئاوا پاکرایە و دایان ماڵی و پێس و شتەکەمان کردە گونی و بردمان تۆڕماندا کردمانەوە بەم خانوە کە ئیسەیەوەی بینە ئەوەنەی کە بیرۆما بێت چەند ئەو خزمانەی خۆتان هەمویان چەند نەفەر لەم خانووە شەهید بوونەوە کاتێ خاڵە عەبدوڵام چەند بووە مەدینە و کەوسەر و فەیمە و خاڵۆم خۆی و خاڵۆژن محەمەوانەوە کچکانە ئەوانەکەنە حەوت ئێماڵی خاڵۆ جەلالیشم بە هەر بە هەمویان و ئیسە خۆم ڕسمەکانیان لە ماڵەوە هەڵماسیوە ئەوانیش تقریبەن 12 ئێماڵی باوکم خۆیان نەوە بوو ئاتێکی دەبای بە سێ خوشکم و سێ برا و باوکم و دایکم و براژن و ئەرەوڵا هەرنۆیان بەیەکۆ لەمە سێکس دەرچووی ئینتر لەوێشە ماڵی خاڵۆ جەلالیشم خۆ هەر عینیشت بخە ئیترەوە خاڵۆ جەمیلم هەر خۆی دەرچوو ئیتر ئەمان هەر ئایدی ڕقەی دادەعاتێم بە خۆی مناڵێکۆ ڕقێژە لێرە بووم ئەوش هات